من هیوادارم خەڵک بە گەرموگوڕی بەشداری ئەم پرۆسەیە بکەن. دەرفەتێکە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئەو بەرپرسانەی کە گەندەڵ بوون، ئەوانەی کە نوێنەرایەتیی ڕاستەقینەی گەلی کوردستانیان نەکردووە بیان گۆڕن. بڕیاردان ئەمڕۆ دەست خەڵکە. بەیانی بڕیار دەکەوێتەوە بەردەستی ئەو بەرپرسانەی کە تا ئێستا بەرپرس بوون و خەڵکیان ناڕازی بووە. با خەڵک بە ئازادی و بە ئازایانە ڕێی خۆی بڵێ و ڕێی خۆی بدا و نوێنەری ڕاستەقینە و خەمخۆر دسۆزی خۆی بۆ ئەم خەڵکە، بۆ ئەم خاکە، بۆ ئەم وڵاتە هەڵبژێرێ. ئەوەی کە لە دەنگدانی تایبەت بە ئێمە گەیشتووە بەڕاستی دڵخۆشکەرە. هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ دەتوان بڵێم تا ڕادەیەکی باش بە ئازایانە دەنجیان داوە لەوەی کە سزای دەسەڵاتدارانیان داوە و لە هەمان کاتدا بەڕاستی دەتوانین بڵێم تەقدیری هەڵوێستەکانی ئێمەشیان کردووە و باشترین ڕێگە چارەش بۆ ڕێگرتن لە هەموو جۆرە ساختەکاریێک بەشداریکردن لە دەنگدان. خەڵک بابچن بەشدار بکەن، هەر ڕێیەکی هەیە، هەر قەناعەتی بە هەر کەسێک هەیە بچێ بەشداری بکە، ڕێدەگرێت لە ساختەکاری. ئەوەی کە بانگەشەی ئەوە دەکات کە خەڵک بایکۆت بکە بەشداری نەکە، ئەوە ینی لەگەڵ ئەوەیە کە ئەم بارودۆخەی بەدڵ بووە نەک ناڕازی بووە، واتە ئەم بارودۆخە کە تا ئێستا چۆن بوو هەروە بمێنێتەوە. ئایا خەڵک لە نوێنەرەکانی خۆی بۆ عێراق بە بەرپرسەکانی کە دانراون تا ئێستا ڕازیە؟ لەم شێوازی سیاست و حکومڕانی ڕازیە؟ ئەوەی کە ناچێ بۆ ئەوەی کە بانگەشەی بایکۆت دەکات ڕاستەوخۆ ینی لەگەڵ مانەوەی ئەم وەزعەیە وەک خۆی کە بەڕاستی ئەوە خزمەت بە دەسەڵات و بە گەندەڵکاران و بەستەمکاران دەکات.